لە شاری مەدینە پیاوێک هەبوو خەڵکی لادێ بوو، لادێ گوندنشین بوو، ناوی زاهیری کوڕی حەرام بوو، ڕەزای خوای پەروەردگاری لێبێ. بەڵام ئەم پیاوە پیاوێکی هەژار بوو، لە دەرەوەی مەدینە ئەژیا، خەڵکی لادێ و گوندەکان بوو، زۆر جار شتی دەهێنا بۆ شاری مەدینە، لە شار شتەکانی ئەفرۆشت و دەیکردە پارە و شتومەک و دەڕۆشتەوە بۆ دێیەکەی خۆی، بۆ گوندەکەی خۆی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم زاهیرەی زۆر خۆشەویست، بەڵام پیاوێکی هەتا بڵێ ناشرین بوو، پیاوێکی زۆر ناشرین بوو. بەڵام ئەوە گرنگ نییە تۆ ناشرینی یا جوانی، هەزارەها جوانەی خۆڵ دەبنە خۆڵ و سوتەمەنی جەهەنەم، هەزارەها خەڵکی ناشرینیش هەیە لە فیردەوسایە بۆ خۆی، لای خوا بجوانی ناشرینی نایخوا. چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم إن الله لا ينظر إلى صوركم، خوای گەورە تەماشای شکل و شێوەتان ناکات، جوانی ناشرینی، بۆیە خوشکە بە ڕێزەکەم ئاگادار بە خۆتا بچۆرەوە. لەوانەیە ئەو کەسەی تۆ بە ناشرینی ئەزانی گاڵتەی پێکەی، چەند ناشرینە بەتایبەتی ئافرەتان زۆر گاڵتە بە خەڵکی ناشرینەکەن، ئەوانەی کە جوانن. لای خوای گەورە ئاسانە بە یەک چرکەی دەم و چاوت هەڵکڕوزێنێ بتکاتە فلیم، نەتوانی بێتە دەرەوە. لای خوای گەورە ئاسانە هەموو دەم و چاو بکاتە بەڵەک، ڕووی ناو مەجلیست نەمێنێ، بە خۆتا بچۆرەوە. ئەم پیاوە هەژارە ڕۆژێکیان هات بۆ شاری مەدینە، زاهیری کوڕی حەرام ڕەزای خوای لێبێ، پیاوێکی هەژار و فەقیر. پێغەمبەری خوای ساسم ناو بازاڕا بینی، لە بازاڕی مەدینە، حەدیثێکی صحیحە، لە دواوە باوەشی کرد بە زاهیری کوڕی حەرامدا، باوەشی پیا کرد. ئەمیش خەڵکی گوندە تۆزێ ترسا، وتی ئەوە کێ منی گرتووە با بەرم دات، ئاوا لای کردەوە تەماشای کرد پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. ئیتر حەزی نەکرد کە زانی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم باوەشی پیا کردەوە دواوە، حەزی نەکرد لاشەی لە لاشەی ببێتەوە، ئەوە لە دواوە گرتی بەتونی، بۆی زۆر جوڵە نەکات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو سوعبەتێک، وەکو پێکە خۆشیەک فەرمووی کێ ئەم عەبدە لە منە کڕێیە، کێ ئەم عەبدەیە کڕێیە؟ ئەویش فەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دیارە من بە کەسێکی کەم ئەزانی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە سوعبەت پێیوت، بە پێکەنینەوە فەرمووی کێ ئەم عەبدەیە کڕێیە؟ فەرمی نەخێر، وەڵڵاهی ئەی زاهیر تۆ کەسێکی خراپ نیت، تۆ کەسێکی خراپ نی لای خوای پەروەردگار، تۆ لای خوا زۆر بەڕێزی، زۆر بەڕێزی، هەر بۆ سوعبەت و خۆشی واموت. طبعا هەمووان عەبدی خوای، مەبەستم چی ئالەمەوە فێر بە ڕێزی فەقیر و هەژارەکان و ئەو کەسانەش بگەر کە ناشرینن. کەسێکت بینی دەم و چاوی ناشرینە گاڵتەی پێ مەکە، لای خوا ئاسانە تۆ بکات تۆش بکاتە عیبرەت لەو خراپتر، کەواتە پۆز لێ مەدە. ئەو فەقیر و هەژارانە دڵخۆشکە، کەسێ بینی فەقیر و هەژارە لە جیاتی جوێنی پێ بدەی دەستخۆشیکی لێکە با دڵی خۆش بێ، با لەناو کۆمەڵگادا هەست نەکەن کە ئەوان کەسێکن خەڵکی حەزی پێیانێ بێزیان لێ دەکاتەوە. ئەوە پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم لەگەڵ فەقیر و هەژارەکانە ئاوا بوو، قسەی خۆشی لەگەڵیان کرد، ڕێزی لێ کرد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆری خۆشەویست، فەقیر بوو، لادێیی بوو، ناشرین بوو، بەڵام لای خوا بە ڕێز و گەورە بوو.